دوای 20 ساڵ داگیرکاری و خەرجکردنی زیاتر لە 2 تریلیۆن دۆلار ئەو شکستەی ئەمریکا لە ئەفغانستان بەمانای شکستی ئەو مۆدێلە دیموکراسیەیە کە خۆرئاوایەکان ئەیانەوێت بیسەپێنن کە ئامانجیان تەنیا دەستەبەرکردنی بەرژەوەندیەکانیانە نەک وەدیهێنانی خواست و ئاواتی گەلانی چەوساوی ناوچەکە بۆ گرتنە دەستی مافی چارەنووس و دابینکردنی مافەکانیان چونکە خۆرئاوا مامەڵەیەکی زۆر جیاواز لەگەڵ خواستە ڕاستەقینەکاندا ئەکات. And military installations of the Taliban regime in Afghanistan. گەلانی ناوچەکە لە بیریانە کە جۆرج بۆشی کوڕ لە گەرمەی هێرشەکانیدا بۆ سەر ئەفغانستان و عێراق جەنگەکەی ناونابوو بەرگری لە بەهاکانی خۆرئاوا. ئەوانش کە دژی داگیرکاری ئەمریکا و هاوپەیمانەکانی ئەبوونەوە نەک هەر تۆمەتی تیرۆریان دەخرایە پاڵ بەڵکو بەدجە دیموکراسی و مافەکانی مرۆڤ تۆمەتباریەکردن کە نایانەوێت گەلانی ناوچەکە لەو بەهایانە بەرهەمەند ببن. هەرچەندە هەرزوو زیندانەکانی باگرام و ئەبوغرێب و گوانتانامۆ ڕووی ڕاستەقینەی ئەو بانگەشەیەی جۆرج بۆش و تۆنی بلێری بۆ جیهان دەرخست بەڵام بەهاری عەرەبی ڕووی ڕاستەقینەی وڵاتانی خۆرئاوای بە جەماوەری چەوساوی ناوچەکە نیشاندایەوە. ئەو کاتەی جەماوەری ئاشتیخواست کورسی دیکتاتۆرانیان هێنایە لەرزە و ڕژێمەکانیان یەک لە دوای یەک ڕووخان بەڵام خۆرئاوای خاوەنی بەهاکانی دیموکراسی و مافی مرۆڤ خواستی ئەو جەماوەرەیان پشتگوێ خست و بە غەزێنەی پەترۆدۆلاری ڕژێمە دیکتاتۆرەکان و کۆکردنەوەی دەست و پەیوەندی دەوڵەتی قوڵ لە وڵاتانەدا خواستی گەلانی ئازادی خوازیان بۆ ئازادی و دیموکراسی و مافی چارەنووس خەڵکانی ئەو مافانەی گەلانی ناوچەکە دەیخوازن پێچەوانەیە لەگەڵ ئەو بەرژەوەندیانەی کە وڵاتانی سەرمایەداری خۆرئاوا ئەیانەوێت کە بەمانەوەی ڕژێمە دیکتاتۆرە هاوپەیمانەکانیان دەستەبەر ئەبێت. بۆیە نمونەی حکوومەتی ئەفغانستان ڕوونترین گزارشتە لەوەی باوەکو بە تریلیۆن دۆلاریش خەرجی ئەو مۆدێلەی دیموکراسی بکرێت کە دوجار خۆرئاوا بۆ دەستەبەرکردنی بەرژەوەندەکانی خۆی ئەیسەپێنێت بە نەمانی ئەو گوشارانەی کە بۆ مانەوەی خسوێتە کار بە شێوەیەک تووشی داڕمان دەبێت کە بەخۆشیان تووشی شۆک دەبن. گرتنەوەی کابوڵ بەر لە بیرەوەری ساڵانەی 11 سێتەمبەر و بگرە بەر لە پاشەکشەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی گورزێکی کوشندە بوو لە شکۆی ئەمریکا درا. سەرۆکی پێشوو دۆناڵد ترامپ بە گەورەترین شکستی مێژووی وڵاتەکەی ناوابات کە هەموو خەونەکانی کردە بڵقی سەر ئاو. هەر بۆیە وەزیری بەرگری بەریتانیا بین واڵاز بە ئەستەم بەسەر فرمێسکەکانیدا زاڵ بوو کاتێ باسی دژواری شکستەکەی دەکرد. بە تایبەتی لە تێچوونی جەنگ و قوربانیەکانیدا بەریتانیا بە پلەی دووەم دێت لە دوای ئەمریکا. بۆ نمونە تێچووی ڕۆژانی هێزەکانی بەریتانیا لە ویلایەتی هێڵمندی باشووری خۆرئاوای ئەفغانستان 18 ملیۆن دۆلار بووە. ڕێژەی دانیشتوانی ویلایەتەکەش 1,5 ملیۆن بووە کە ئەگەر ئەو بڕە بەسەر دانیشتوانی بەژمێنەتی ویلایەتەکەدا دابەشکرایە هەر کەسە و بڕی 30,000 دۆلاری ساڵانەی بەرەکەوت. ئەگەر گرێکوێرەی دیمەنەکانی پاشەکشەی سایگۆن لە باشووری ڤێتنام لە ناوەڕاستی هەفتاکاندا تا ئێساش بەردەوامە. گرەی دیمەنە تراژیدیەکانی فڕۆکەخانەی کابوڵ لە ئەفغانستان بۆ دان ساڵی دیکە بەردەوام دەبێت چونکە مۆدیلی دیموکراسی سەپێنراوی پاشخۆی دابڕاو لە جەماوەر بێڕەگ و ڕیشەیە و مەحکومە بە شکستی حەتمی.